بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة آل عمران قيشتنا آيات السطو هنجا وهشت تاوكري آياتكاني بيشويكا هر لباسي جنگي أحد وهروها أنجام نتيجة كان داين. لا درس رابردودا آياتي كوتاي خواي قورا فرموي ولا إن قتلتم في سبيل الله أجر إيوا بكجرين لبناوي خوادا أو متم يا بمرن لمغفرة من الله، يعني بدل نياية واللي خوشبوني خواتان بوم سوغرا ورحمة وخواي قورا قراري مهرباني وبزي خوشي بودر كردون بوي بهيت شويكي أو كسيك لبناوي خوادا دكجريت يان دمريتو دزاني عاقبة خير بوا نبو خوي طبعا هيس خفدنا أخوا أوي كدقات جيانا كيديكا والله مزيندو كانش حقوانية خفتي بوبخون براستي چونك قيشتوتا أو شويني كخوي مبستي بوا قيشتوتا أو جيكاي كخوي حزي لبوا وخواي پروردگار لنارحاتي وناخوشي دنيا رزقاري كردوا لو جيانا تنگو تسكا پرخم وخفتي هناويتي دري قياندويتي بشوينة كخم وخفت ونارحاتي تدانيا وإخوة إنسان إيمان دار كدمريني بدل نيايو هر بإيمان ورويش بإخوة خيري بويستوا واساكي بويستوا وهزاران جارش جياني اوي لي يرى خوشتره بوي خفتو مراقي بهيت شويكي ناوي جا خواد فرمي أو لي خوش بونو رحمتي كخوا بو مردوكان يا بو كجراوكاني لبناوي خوادا دايناون خير مما يجمعون زور لو سامان وسروتي چاكتركا خلق دنيايكا كوي كردوتو يا خلق دنيايكا باوشي پیدا كردوا. درسي أمرومان دفرمي ولا إن متم أجر إيوة مردن أو قتلتم يا بكجرين جا بمسلماني بمري خوانا خواسايا بتاوان باري ويا أو جار أجر بكجري لبناوي خوادا بكجري يان لبناوي شتي دنياي دا إنسان بكجري لا إلى الله بدل نيايا وهرب ولا إخوة هل لا إخوة تحشروا كودكرينوا واضحة بلام لير خطابك لقل شيء لقل إيمان دارانا ولا إن متم يعني أجر إيوة مردنو بمسلماني مردن لبناوي خوادا بمرن أو قتلتم يا لبناوي خوادا بكجرين خفت لمردنو لكجران تان مخون بو لا إلى الله بدل نيايا وهل لا إخوة وبو لا إخوة تحشرون كودكرينوا ككوكرايا ولا إخوة قورا ئەنجامی کردەوەکانی دنیات پێدەداتەوە کە بەبێ گومانی خوای گەورە لەگەڵ ئیمانداراندا یاسای فەضل یاسای چاکەکاری یاسای چەندبارەکردنەوە جێبەجێ دەکا. خوای گەورە ئینسانە مردووەکان لە پێناوی خوادا کوژراوەکان لە پێناوی خوادا بە مردن دەیان حەسێنێتەوە کە دەگەنەوە دەشتی مەحشەری شولەکن خوای گەورەش کۆ دەکرێنەوە سەریان بەرزە و سەریان بڵێندا. أو جار خواي قورا خطاب لقل پیغمبری خوا دکا و فێری پیغمبری خوا دکا کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو مسلمانانە دابکا کە هەڵەیان کرد. وتمان لە وحود 50 لە سەحابە کە تیر هاوێژەکان بوون لەو 50 چەندیان لە ئەمری پێغەمبەردا مابوونەوە تەنهادا ئەو دایانە شەهید بوون. چل دانە سەحابەی دیکە لەوانەی کە خۆشەویستی ماڵ و دنیا وای لێکردن بأمر پیغمبر کن صلی الله علیه وسلم بەڵام لە نەتیجەدا هەر مسلمانن هەر ئیماندارن بەوەندەی لە دین دەرنەچوون بەوەندەی کافر نەبوون. خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم چۆن مامەڵەیان لەگەڵدا بکا. خوا دەفەرمێ فبما رحمة من الله فبما يعني بەهۆی ئەوەی کە رحمة من الله میهرەبانی و بەزەید لەگەڵدا کراوە لەلایەن خواوە ئەی محەممەد صلی الله علیه وسلم لینت لهم تو کەسێکی نەرمونیانی لەگەڵیان يعني دەبێ کەسێکی نەرمونیان بێ لەگەڵیان. واضحة فبما رحمة من الله يعني بەهۆی ئەو ڕەحمەت و میهرەبانیەی کە خوای گەورە داویەتی بە تۆ خوای گەورە خستیەتە دڵی تۆوە کە ها لە زۆر شوێناندا خوای گەورە کە وەصفی پێغەمبەر دەکا بە ڕەئوف بە سۆز بە ڕەحیم ناوی پێغەمبەر دێنێ صلی الله علیه وسلم ڕەحمەتی پێغەمبەر میهرەبانیەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بەشەر و کەسێکی ئاسایی نەبووە
لبرامبر أمتكيدا تنانت پیغمبر صلى الله عليه وسلم لبرامبر أوانشي كبت فرستو بباور بول مهرباني بو معناه هبو كحزي لنا وبسناقر حزي لنا بسوتين وقتش دعاء الشر وخرابي لأمتكين كردوها أو كاتيك لطائف بردباراني دكان من دالاني بدوا دخن خوين لقاسي بيروزي ديتا خواري لناو بيلاوكاني داوستاون خواهي قورا جبريل دنيري بيدالي خواهي قورا ناردومي و ملائكتانشي ناردون كبرپرسي شاخة كانن اگر دتوي با شاخة كان يان بسردا بروخيني نفرميسي نفرمينا اللهم اهدي قومي فإنهم لا يعلمون خوايا رينموني قلكم كنازانن وميد دكم اگر اوانش ايمان نهينن لبتشتي اوان دا خلقانك بيدا ببن كخواناز بن وي الطائف يستال لنا السعودية يكيك لو شاراني كزورترين علماء زورترين زانا وزورترين مسلمان الرساني تداها الكوتوة لأنه نتيجة أو كسانك كانت خوي پیغمبر يان برباران كذا صلى الله عليه وسلم فلان پیغمبر رحمكي واينكد دعاء شر يان لبكا اگر دعاء شر لكذبان هم دبردن طبعا انه نتيجة كش يان ندبو بلام هر اوانا وقتك طبعا زور يان بون بمسلمان يان نو نتيجة دعاء خوان بو بمسلمان بوي پیغمبر صلى الله عليه وسلم او بري مهرباني ورحمة خرابو يدل يوا ويدا فرمت فبما رحمة من الله بهوي او رحمة مهرباني كخوا خستويت يدلي توا لين تلهم تو نرم بوي لقل او كسانش كبي امري تويان كر كسر بيتي تويان كر كبونه هوكاري شكست جا خوا دا فرمي ولو كنت اقرتو فضا كسيكي دل رقباي او جار غليظ القلب يعني كسيكي وشك بايو غليظ القلب يعني رقايو باي دلت رقوقينها باي لدلت دا لن فضوا بدل نيايو بلاوي عندك بجي عنده هشتي من حولك اواني لدور برت قيادة وسركرده اگر نرم نبي اگر تحمل وبرقي نارحاتي وهلي شوين كوتواني نقري بيقماني خلق اگر بزخت وزوري لقلي بمنه لبشتي بن يان اگر بو تماع الدنيا لقلي بنو بشتي بقرن لنا وكو مبدأ دل صوزي سركردي ضل راق سركردي ببزي سركردي برحم شاني اوانيا خلق بدوريو بيتو وخلق برقري لبكاتو دفاعي لبكا ويخواد فرمت فبما رحمة من الله بهوي او رحمة مهرباني كخوا لقلي كردوي لنت لهم تو نرميد نوان لقليان دا او مدحو وتأييد كردنيتي ولو كنت اقرتو فضا يعني كسكي تندو رغباي او زار غليظ القلب غليظ يعني ضلت رقو كينيت دابايا لن فضوا يعني بدل نيايو وبلاوي عندك كرت او خلقاني لقلت دانا من حولك لدورك او جاري شي ديكا زقل نرمي خواي قورة فرميتي فاعفو عنهم چاو پوشيان لبك يعني سي يعني او هلاي ككرديان لمشكي خوتو لذهني خود دا بسروا استاقر داواي لخواي بقيبلي خوايا عفوم كيا خوايا ليم خوش بكام يانقرين تلا لا شواني قدر بتايبتي استا زورترين دعاء سنترين دعاء اوي بلي اللهم انك عفو تحب العفو خواتو ليبردني شت خوش دبي وليم ببورا ليبردن عفو چاترا گورتريان لي خوش بون بيغمان عفو اخواي طبعا اويك اخوا لغناها كدبوري وغناها كشت للسجيلي خرابكان دسرتها وقوي هر نذكر به بس لي خوش بون اوي غناها كهر هيا بنسراوي بو خوش دي بين يو بلام خوا ليت خوش بون لسري عقوبت نادا بوي ها خواي گورك چمان پیدا اگر کس خرابي لقل كردين بمان دل لي خوش بوني عفوك فاعفو نال فاغفروا غفراني شي خوايا فاعفو واصفحوا هذا فرمي يعني ليان ببورا لي بوردن اوير او خرابي لقل كردوينك بلا گردن دا عذاب لغير خوش تبيوا في بلا گردن دا عذاب بلام حتى قيامت قسكا سنا خوشك تل بير بي
هەر کەوەبیرت هاتەوە ڕقت لێی بوویەوە، هەر کەوەبیرت هاتەوە پێت خۆش بوو کەسەکەی هەر نەبینی ئەو عەفو نییە و ئەجریشی زۆر لەسەر دەست ناکەوی. ها ئەجری زۆر پاداشتی زۆر لەسەر عەفوە، عەفوێک کە کردت لە دڵی خۆتدا و لە مێشکی خۆتدا نەیهێڵی، بەوەش ئینسانی سەراحەت دەکا و ئەجرەکەشی دەست دەکەوێت. بۆی خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ فاعفو عنهم، ناڵێ فاغفر لهم، فاعفو عنهم، تۆ چاوپۆشیان لێ بکە لەبیر خۆتی ببەوە. کە ئێمە جاری وەها یەک قسەمان پێ دەڵێن لە بیرمان ناچێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهۆی ئەو هەڵەیە کە سەحابەکە کردیان 70 یا 75 سەحابە شەهید بووە، لە ناویاندا ئیمامی حەمزە، و لە پێشچاوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ورگی هەڵدراوە، جگەر و شتەکانی هێنراوەتە دەرێ. ئیمامی حەمزە کەمامەتی وەیەکێک بوو لە بەرگریە کارە زۆر زۆر سەختەکان. ئەو کاتێک کە ئیمامی حەمزە ئیمانی هێنا پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆزێک هەناسەیەکی هاتەوە بەرێ و دیفاعکەرێک و کەسێک کە بوو بە ئاشکرا دیفاعی لێ بکە. ئەو جار دەفەرمێ وەستەغفر لەهم، داوای لێخۆشبوونیشیان بۆ بکە لەخوا. ئەو جار هەر ئەوەندەش نا، وەشاورهم فی الأمر، وەشاورهم یعنی پرس و ڕاشیان پێ بکە لەو ئیش و کار و فەرمانانەی کە جارێکی دیکە دێنەوە پێشێ. نابێ بڵێ جارێک هەڵەی کردووە، جارێک پرسم پێ کرد دەرنەچوو، جارێک هەڵەی کرد، جارێک تا حیاتی ماوە پرسی پێ ناکەمەوە. ئەوە هەڵەیە و بۆچوونی پێغەمبەر وانە بووە و خوای گەورە ئاوا پێغەمبەری صلی الله عليه وسلم فێر نەکردووە. کە مەشورەت و ڕاوەرگرتن یەکێک بووە لە تایبەتمەندیەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە کە وەصفی ئیمانداران دەکا دەفەرمێ وەئەمڕهم شوڕا بەینەهم، ئیمانداران ئیش و کارەکانیان بە پرس و ڕایە. هەر ئیشێک بە جەماعی بکرێ ئەسڵ ئەوەیە بڕیاری تاگلایەنە نەدرێ، بەڵام لەناو ئەو جەمعەی کە هەنە طبعاً مەفروض وایە کەسێک هەبێ گەورەی جەمعەکەی بێ بۆی ئەگەر خلاف هەبێ وایە ئێمە ئەگەر ڕێی خۆمان دەرببڕێ 5 کەس بین بەیەکەوە لەوانێ 5 ڕێی جیاواز بێ وایە، بەڵام ئەو کەسێک کە پرسەکەی دەکات طبعاً لەو 5 دێنێ کامیانی بەلاوە دروستتر و ڕاستتر بوو یەکلای دەکاتەوە. ئەو کاتە کە یەکلای کردەوە طبعاً هەموو ئەوانەی پرسیان پێکراوە دەوێت بستنە سەر ئەو ڕایەی کە زۆرینە بڕیاری لەسەر دەدا یان گەورە و سەرکردەکە بڕیاری لەسەر دەدا، نەکرد کەسەی بە حەزی خۆی بە بڕیاری خۆی ئیشێ بکە. بۆیە حەدیثمان هەیە ئەوەی مەشورەت و پرس و ڕابکە طبعاً تووشی پەشیمانی نابێتەوە. پێغەمبەر دەفەرمێ ما شاوەڕ قەوم قەط إلا هدوا لأرشد أمورهم، هەر قەومێک، هەر گەلێک، هەر کۆمەڵە خەڵکێک مەشورەت و پرس و ڕاگۆڕینەوە لە نێویاندا هەبوو، خوای گەورە ڕێنمونیان دەکات بۆ ڕاستترینەکەی، بۆ چاکترینەکەی. بۆیە دەفەرمێ وەشاورهم فی الأمر، پرس و ڕاشیان پێ بکە لەو ئیش و کارانەی کە دێنە پێشێ. فەئیذا عەزەمتە، بەڵام ئەگەر خۆت یەکلا کردەوە بۆ ئیشێک پرسیان پێ بکە، بەڵام کە خۆت یەکلا کردەوە بۆت دەرکەوت کامەیان چاکترە و باشترە فتوکل على الله، پشت بەخوا ببەستە و ئیشەکەی بکە. إن الله بێگومان خوا يحب المتوكلين، خۆشی دەون هەموو ئەو کەسانەی کەسی دەکەن پشت بەخوا دەبەستن. پشت بەخوا بەستن یعنی چی؟ یعنی ئیشی خۆت دەدەیە دەستی خوا، هەوڵی خۆت دەدەی، عەقڵی خۆت بەکاردێنی، وەک دەڵێ ئەوەی لە هۆکار بەردەستە جێبەجێ دەکەی، ئەو جار نەتیجەکەی دەدەیە دەستی خوا و خۆت تەسلیمی خوای گەورە دەکەی. ئەو بۆ هەموو کەسێک ڕاستە، بۆ هەموو کەسێک دروستە و بۆ هەموو کەسێکی ئیماندار ئەوە حەقیقەتە. تەوەکول و پشت بەستن بەخوا ئەوەیە کە تۆ ئەسباب و هۆکارەکانی دەسەڵاتی خۆت بەکاربێنی، بەڵام نەتیجەکەی ئەنجامەکەی بدێ دەستی خوا و چی خوا بۆی کردی بە ئەوەی ڕازی بی و ئەوەت پێ باش بێ. سەیریکەنەوە فەبیما بەهۆی ئەوەی کە ڕەحمەتین من الله، میهرەبانی و بەزەید لەگەڵ کراوە لەلایەن خواوە، لینتە تۆ نەرم بووی لەهم بۆیان لەگەڵیان، وەلەو ئەگەر کونتە تۆ فەضڵن یعنی کەسێکی وشک و ڕەقبای، وغەلیظ القەلبی، غەلیظ یعنی تووڕە و توند بایە دڵت ڕق و قینەی تێدا بایە، لەن فەضڵوا یعنی بە دڵنیاییەوە بڵاوەیان دەکرد، بەجێیان دەهێشتی من حەولیکە ئەوانەی لە دەورت. بۆیە فەعفو عنهم، چاوپۆشیان لێ بکە لەکێ لەوانەی هەڵەیان کردووە، هەڵەی گەورەش نەک هەڵەی گچکە گچکە. وەستەغفر لەهم، داوای لێخۆشبوونیشیان بۆ بکە لەخوا. وەشاورهم، پرس و ڕاشیان پێ بکەوە فی الأمر، لەو فەرمان و کارانەی کە دێنەوە پێشێ.
بەڵام فەئیذا عەزەمتە ئەگەر خۆت یەکلا کردەوە بۆ ئیشێک بۆ کارێک فتەوەکەل عەلی الله پشت تەنها بەخوا ببەستە ئین الله بێگومان خوش يحب المتوكلين خۆشی دەون ئەو کەسانەی کە پشتی پێدەبەستن خوا چەند ئیشت بۆ دەکا بە ئەندازەی ئەوەی کە تۆ متمانەی پێ دەکەی تەشبیهات نەبێ زۆر جار باسم کردووە ئەگەر پسی مەحامیەکی بگری کام ئیشت بۆ دەکا ئەو ئیشت بۆ دەکا کە وەکالەکەت بۆ کردووە وایە لە چەندی متمانەت بە مەحامیەکەی کردووە تەشبیهات بەخوا نەبێ بۆچی بابەتێک ئیمزاد بۆ کردووە بسیقەت پێ بووە هەر لەوەی داتەتوانێت ئیشت بۆ بکە وایە هەرچەندە خوا دەسەڵاتی بێسنوورە بەڵام خوا دەڕوانێتە تەوەکولی تۆ ئەوە ڕێکێک باسی شەیاطین و جنۆکە و ئەوانەی دەکرد تعوذیش دەخوێنم و ئەعوذ باللهش دەکەم و فاتحاش دەخوێنم و چیش دەکەم و چیش دەکەم کەسی ترسم هەر زۆرتر دەبێ هۆکارەکەی چییە ناڵێن ئەگەر ئەعوذ باللهت کرد و بسم اللهت کرد جنۆکە لێت نزیک نابێتەوە و شەیطان لێت نزیک نابێتەوە ئەو دەیوت جنۆکە دێن لەگەڵم دێنە ژوورێ و نازانم چی دەکەن و چی دەکەن تەمان مەرج نییە وابێ ئەوە هێندێکی خەیاڵاتە بەڵام تعوذات و بسم الله و وقایە پەیوەندی بە چیەوە هەیە زۆرتر بە گوتنەکەی یان بە تەوەکولەکەی بە تەوەکولەکەی کە دەڵێ ئەعوذ بالله یعنی چی یعنی خۆم پەنا دەدەم بە یارمەتی خوای یعنی خۆم تەسلیم دەکەم بە خوای ئەگەر لە دڵەوە خۆت تەسلیم کرد بە خوای ئەعوذ بالله یەکەش نەژڵی لەوانەیە خوا هەر بۆت بکا بەڵام ئەعوذ بالله دەڵێ و پێت وایە جنۆکە دەتوانن بتکوژن و هەڵت دڕن و هەموو لاشەت بە هەموو لاشەت دابڕۆن پێت وابێ دەوروبەرت هەموو جنۆکەیە کەی حەزیان لێوێ دەتوانن شەرکەن و سەقەتتکەن و لێت دەن ئەو تەوەکول نییە و خوێندنی دیکر و وردەکانیش لەو کاتانەدا کە ترست بۆ زیاد دەکەن هیچ ئیسفادەیەکیان نییە ئەذکار و ورد خوێندن بۆیە نەترسی کەوتن ئەعوذ بالله من الشیطان الرجیم قەناعەتت وا بوو لەناو جنۆکانیش بەرەڵاتکەن و دەورەت بە جنۆکانیش یعنی بتەندرێ ئەوە دەبێتە حیسن دەبێتە قەڵا قەڵای مسلمانان یان چی بە ئەذکارەکان دەوترێ حیسن المسلم حیسن یعنی قەڵا کە ذیکرت خوێن دەبێ وا بزانیت چوویە قەڵایەکی پۆڵاینەکە بە دۆشکە و دەبابەش ئینسانەکان لێت دەن هیچ لێ نایە جنۆکە زۆر بێدەسەڵاتترن لەوەی کە ئێمە لیان دەترسین بۆیە تەوەکول پەیوەندی جا بۆ شەڕی شەروایە چەندە سیقەت بەخوا بێ چەندە متمانەت بەخوا بێ خۆ ئەوەندەیشت بۆ دەکە ئاەتی دواتر خوا دەفەرمێ ئین یەنسوڕکم الله ئەگەر ئێوە خوا سەرخەن یعنی دینی خوا سەرخەن پێغەمبەری خوا سەرخەن پشتیوانی لە خوا و لە دینی خوا بکەن فەلا غالیبە لەکم هیچ کەسێک ناتوانێت زاڵ بێ بەسەر ئێوەدا ئەو یاسای خوایە قەناعەتی کولیت هەبێت تۆ ئەگەر لە دڵەوە دینی خوا سەرخەی و قەراری سەرخستنی دینی خوات دابێ بەبێ گومانی هیچ کەس بەسەردا زاڵ نابێت بەسەردا زاڵ نابێت لای کەمی لەو ڕۆیە ناتوانێت بەسەردا زاڵ بێت دینت لێ بستێنێ ئیمانت لێ بستێنێ چونکە دۆڕان و شکست خواردنی ئینسانی ئیماندار بەس بەوەیە دینی نەمێنێ کافر ببێتەوە هەڵگەڕێتەوە نەک بکوژرێ مسلمان دەکوژرێ ئین یەنسوڕکم الله ئەگەر ئێوە خوا سەرخەن یعنی دینی خوا سەرخەن پشتیوانی لە دینی خوا و لە پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم فلا غالب لكم هیچ کەسێک ناتوانێت زاڵ بێت بەسەرتاندا بەوەی کە دین و ئیمانتان لێ بستێنێتەوە لەنا زاڵبوونی کاتی هەر هەیە ئەدی وەی یەخذولکم ئەی ئەگەر ئێوە تووشی شکست و پشتان لە شریعەت و لە دین و لە بەرگری لە ئیسلام کرد وەی یەخذولکم ئەی ئەگەر شکستان خوارد ئەگەر خۆتان بێدەسەڵات و لاواز کرد ئەو کاتە خواستان لێ دەکات فمن ذا الذي کێیە ئەوەی کە یەنسوڕکم دەتوانێت سەرتان خا من بعده دوای خوای ئەوە ئەگەر وەکو ئەوەی ئەگەر خۆت ترسنۆ کرد خۆت بێهێز پیشاندا وازت لە بەرگریکردن و لە جیهادکردن هێنا لە پێناوی خوای گەورەدا خوای گەورە تووشی زیلەت و زەبوونیت دەکا کەسیش ناتوانێت بەرگری لێ بکات و دیفاعت لێ بکا وەی یەخذولکم و ئەگەر ئێوە تووشی شکست و داڕمان ببن فمن ذا الذي کێیە ئەوەی کە دەتوانێت یەنسوڕکم ئێوە سەرخا و پشتیوانیتان لێ بکا من بعده دوای خوا دیسان خوا دەفەرمێ وعلى الله هەر بەخوا هەر پێغەمبەر نا جارێکێکە بە پێغەمبەری دەگوت فإذا عزمت فتوكل بەڵام ئەو جارە بە ئێمە دەڵێ بە ئیمانداران دەڵێ وعلى الله هەر بەخوا فليتوكل با پشت ببەستن المؤمنون ئەوەی کە خۆی بە ئیماندار دەزانێت ئەگەر ئیمانداری ڕاستەقینەی
ئەگەر باوەڕی تەواوت بەخوا هەیە دەبێت تەوەککولت لە هەموو ئیشەکاندا بەخوا بێجا ئەویشانەشی کە لە دەسەڵاتی ئینسانیشدا هەنە وەکو گوتم ئەسبابەکان بەکاردێنی نەتیجەکەی دەدەیە دەستی خوای هەریشتە غەیبیەکان ئەو شتانێک کە ئینسان دەسەڵاتی هەرتەیاندا نییە بێگومان دەبێت بەخوای بسپێری و خوای گەورەش لە تۆ چاکتر ئیشەکە دەزانێ و لە تۆش چاکتر ئیشەکەی پێدەکرێ و لە من و تۆش چاکتر مەسلحەت و بەرژەوەندی ئێمە دەزانێ بۆیە کە تەوەککولت بەخوا بەست و پشتت بەخوا بەست چی چاکە خوا ئەوەت بۆ دەکا ئەگەر پشت بە خۆت ببەستی خوا دەداتە دەست خۆت و ئەو کاتە بۆ خۆت نە دەسەڵاتت هەیە نە زۆر جار عەقڵیشمان بە چاکە و خراپەی خۆمان دەشکێت ئین یەنسوڕکم الله ئەگەر خوا سەرخەن دینی خوا سەرخەن پشتگیری لە دینی خوا بکەن فەلا غالیبە جا ئەگەر دیقەتی دەنێ فەلا غالیبە ئەو لە عەرەبیدا پێدەوتێ لا نافیە لیلجنس یعنی هەرچی زاڵبوون و سەرکەوتن و وەک دەڵێ بەسەردا سەرکەوتن بوونی نییە بۆ کافران لەسەر ئێوە وئین یەخذولکم بەڵام ئەگەر ئێوە شکست بێنن لە دیفاعکردن لە پێغەمبەر و لە دینی خوا لاواز و بێهێز خۆتان پیشاندن فەمەن کێیە ذا الذی ئەو کەسەی کە یەنسوڕکم دەتوانێت سەرتان خاو پشتگیریتان کا من بعده دوای خوای بێگومان نییە بۆیە وعلى الله هەر بەخوا بە هیچ کەسێکی دیکە نا فەلیەتەوەکەل با پشت ببەستن المؤمنون ئەوەی کە خۆی بە ئیماندار دەزانێت ئەو جار خوای گەورە طبعا دەستکەوتی شەڕ کاتی خۆی غەنیمەت کە دەهاتە دەستی موسڵمانان چی لێ دەکرا طبعا دەکرایە 5 بەش وایە لەو 5 بەشێکی دەدرایە دەست پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک بۆ خۆی بخواها سەلاحیەتی هەبوو سەرفیکە بیدا بە هەتیوان بە فەقیران بە هەژاران بەوانەی کە لە جیهادێ نەبوون بەڵام مستحق حاڵی بەشەکەی دیکە 4 بەشەکەی دیکە بەسەر ئەو کەسانەدا دابەش کراوە کە لە شەڕەکەی بەشدار بوون لەو جیهاد و شەڕانەی کە شەڕی تێدا کرابێت و بە شمشێر تەوان دەستکەوتەکەیان دەستکەوت پێجا خوای گەورە بە ئیمانداران دەفەرمێت وەما کانە لینەبیین جا دەفەرمون لە جەنگی بەدرە ئوحودا یەک لەو شتانەی کە لە ناو غەنیمەتەکەیدا بیندرا بوون دیار نەمابوو یەکێ گوتی لەوانەیە پێغەمبەری خوا هەڵی گرت بێ هەڵی گرت بێت نەک سیبێتی ناها بۆ معنایەتەوان هەڵی گرت بێت و لە شوێنێک داینان بێ بەبەستێک ها چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەوحە سەڵاحیەتێکی پێدرا بوو لە سەرفی ئەوەی بەڵام خوای گەورە دەیکاتە قاعیدە دەفەرمێ وەما کانە لینەبیین ڕەوا نییە ڕێگە پێدراو نییە بۆ هیچ پێغەمبەرێکا نەک هەر بۆ پێغەمبەری ئێمە ئەی یەغوڵە کە ناپاکی و خیانەت لە ماڵی گشتی و غەنیمەتدا بکە غەنیمەت یعنی ماڵی دەوڵەت ها یعنی ماڵی گشتی ئەوەی کە ئێستا خەڵک پێی وایە ئەگەر شتێکی حکومەت بێت و داهاتی گشتی بێت و کابرا بچی خوا لەسەری محاسبە ناکرێ و لێ پرسینەوەی لەگەڵ ناکرێ کە لە ڕاستی داوان نییە ئەگەر ئینسان مافی یەک شخصی بکەوێتە کنێ و بیخوا تەنها وانە بەرپرسیاریەتەکەی لە بەرامبەر یەک کەسدا دەگونجێ بەیەک داوای لێبوردن کەسەکە گەردەنی ئازاکە وایە دەتوانی وەک دەڵێ ئەوەی لێت ستاندووە بیدەیەوە بەڵام ئەگەر لە شوێنێک بەرپرس بووی یان لە شوێنێک کارمەند بووی ماڵێکت کەوتە بندەستی بەڵام ماڵەکە ئی شخصێکی نەبوو دا ئی هەموو خەڵکی بوو بەشی هەموو خەڵکی تێدا بوو چونکە ئێستا ئەگەر یەک سایرە لە دایرەیەکی هەبێ چەند کەس لە سنووری ئەو شارەیدا هەنا هەر هەمویان بەنسبەتی خۆیان بەشیان بە ئەوەکەیەوەیە بە سایرەکەیەوە هەیە سایرەکە ئێو کەسەی نییە کە بەرپرسە چونکە بە ماڵی خۆی نەیکڕیوە بە ماڵی حکومەت کردراوە بۆیش بۆی کردراوە خزمەتی خەڵکی پێ بکە سارەیەکە وەسایلێکی دیکەیە بینایەکە باڵەخانەیەکە هەرچیەکە ئەوانە ئەوانە ماڵی گشتین ماڵی گشتیت کە خوارد یعنی خۆت قەرزداری هەر هەمووان کردووە بۆیە دەفەرمێت وەما کانە لینەبیین ڕەوا نییە ڕێگە پێدراو نییە بۆ هیچ پێغەمبەرێک ئەی یەغوڵە یعنی کە خیانەت و ناپاکی و دزی لە ماڵی گشتیدا ئەدی ئەگەر وەمەن یەغلول هەر کەسێک دزی لە ماڵی گشتی کرد نەتیجەکەی چییە ها زۆر جار خەڵک دڵی بەوەی خۆسە فڵان کەسی مەسئول
بە مەسئولیاتەکەی بینایەکی بەرز کردەوە و سیارەی گرانبەهای کڕی و لەوێ شوقەیەکی کڕی و لەوێ باقێکی کڕی و لە فڵان خۆ وڵاتەی معمەلێکی دانا و چیەکی دانا و ئەنەشتی دنیاین ڕاستی نەک ئەوەی نینە ئینسان هیوایەتیان پێ بخوازێ ئینسان کە دەیان بینێت دەبێ ئەگەر ئینسان یەک تۆز ئیمانی بە قیامەتەیە بێ دەبێ هەزار جار شکری خوای بکە کە تۆ لەو کەسەینی و پشتگیری ئەو کەسەژنی کە بەو شێوازە لە سەر حسابی خەڵکی خۆی دەوڵەمەند کردووە چونکە خوا دەفەرمێ وەمەن یەغلل هەر کەسێک دزی لە ماڵی گشتیدا بکە یەئتی ئەو کەسەی دەهێنن لە قیامەتێ بیما بەو ماڵەیەوە کە غەلە کە دزیویەتی یەومە القیامەتی لە ڕۆژی دوایدا هەرچی دزیویەتی لە ڕۆژی قیامەتێ لە پێشچاوی هەرچی مەخلوقاتە ئادەم هەتا کۆتا کەس کە لە دایک دەبێ و دەمرێ هەرچی جنۆکە هەیە نەکەر ئینسانیش و هەرچی مەلایکەت و فریشتەش هەیە لە دەشتی مەحشەر خوا دەیهێنێ و تەنانەت مەخلوقات و دروستکراوەکانی دیکەش مار و مێرووەکانش خۆی گەورە لەو کاتەدا زیندوی کردوونەتەوە لە پێش چاوی هەرچی مەخلوقات هەیە فەزع دەبێت ئێستا بەرپرس و مەسئول فێربوون بۆی لە دنیادا ئەگەر لیان قەوما مەحکەمە نەکرێن دەچن بە ناوی خۆی ناکەن بە ناوی کەسێکی دیکەوەیە دەکەن هەزار فرت و فێڵی دنیایی دەکەن بۆیان لیان ئاشکرانە بێت کە کەم وهەیە لە دنیاشدا بۆیان بچێتە زەرێ بە زۆری وهەیە خوا ئەو کەسانە لە دنیاشدا فەزح دەکا بەڵام ئەگەر فەزح نەبوون لە دنیایە ئەی قیامەتیش لێ دەکەن خۆ ئەو ئیمانی پێ بێ یا پێ نەبێ بێ قیامەت هەردێ وایە ئەو بۆ قیامەتێ بژیە بۆ دنیای بژیە ئەمن و ئیمانمان پێێتی لە قیامەتێ ڕۆژێک دەیبینینەوە بە فەزاحەتی جا فەزاحەتەکە بەس بۆ مرتاحبوونی دڵی تۆیە دەناوە عقوبەکە نییە عقوبەکەشی لەناو ئاگری جەهەنەمدا دەبێ بخوا ثم توفى انجا دەفەرمێ پاشان توفى دەدرێتەوە یعنی کە ماڵەکەی خرایە سەر شانی بە پێش چاوی هەرچی مەخلوقاتدا ڕۆیشت و گوتیان فلانی کوڕی فلانی دزی لەو ماڵە گشتیدا کردووە ئەوجار ثم توفى وەردەگرێتەوە كل نفس هەموو کەسێک ما کەسەبەت پاداشتی ئەوەی کە کردوویەتی وهم لا يظلمون ئەوان هیچ تەمێکیشیان لێ ناکرێ جا دەبێت تەمەنجەستەیان چەند گەورە بکرێت ئەوانی کە ئێستا ئاوا دزی دەکەن و چەندە قووەتیان پێ بدرێ بۆی بتوانن هەموو ماڵەکەی هەڵگرن چونکە هەرچی بردوویەتی دەبێت لەسەر شانی دابندرێ ئەجا خانوویە کۆشکە تەلارە سیارەیە پایرەیە هەرچێک وما کانە بۆیە ماڵی غەنیمەت و ماڵی گشتی ماڵێکی تەوەن حرامە و هێندە پیسە تەنانەت خوای گەورە بەڕەوای دانەنەوە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ هەر دەستی لێدەن و بۆی دەڵی سەرفیکەن بۆ خۆیان وما کانە لینەبیین ڕەوانیە ڕێگە پێدراونیە بۆ هیچ پێغەمبەرێک ئەی یەغوڵە دزی لە ماڵی گشتیدا بکە کاتی خۆی ئیمامی عومەر تەوەنەوە هەر جاری وا دەوترێ جا پێغەمبەرە خۆ خەڵکی دیکەوانە بووە ئیمامی عومەر دەڵێن کە خەلیفە بووە شەوانە کەسێک چ بێتەکنی پێشەوەی دانیشێ لێی پرسیوە ئیشی شەخصیت هەیە ئیشی دەوڵەتە ئیشی شەخصی هەبوو بێ چرا ڕەشقەی لەکەن بۆ یەک سوێکی لێ کردووە کەتی لەبەر ڕووناکی ئەوەی کە بە ماڵی گشتی ئەوە کراوە ئیشی خەڵکی ناکەم عەدالەت و دادپەروەری یان خۆ عومەری کوڕی عەبدولعەزیز کاوە لە چوار خەلیفەکانیش نییە بە کەمتر لە 2 ساڵی تەبەن وای کرد لەژێر دەسەڵاتی ویدا عەدالەت و دادپەروەریەکە بکاتە مەڕ و ئەوانەش ینی بوو ئەوانە بەیەکەوە ئاو بخۆنەوە هەر بەڕاستی یعنی لەبەر هەمی عەدالەت و دادپەروەریەکەی بە کۆڵان و گەڕەکی داگەڕاون هاواریان کردووە چێ زەکاتی دەوێت چێ سەدەقەی دەوێت چێ پارەی دەوێت کەس نەبووە وەریگرێ لەبەر دەست پاکیانی تەبەن داهات ئێستا زۆرتریا ئەو کاتی ئێستا بە مەلاین ئەوەندەی ئەو کاتی پارە و دینار و دۆلار هەیە خۆ ئەگەر نیوە نەک هەمووی ئەوانەی خۆیان بە موسڵمان دەزانن و لە وڵاتی موسڵماناندا دەژیان زەکات بدەن ئەوە یەک و دووهەم بیدەنە دەستێکی ئەمین و دەستی ئەمین تەمەن دابەشی کاتەوە بە 1 ساڵی بەبێ گومانی هەرچی زەکاتی وەردەگرێت دەبێتە زەکات دەر نەک هەمیشە بە ئەوەی بەڵام بەداخەوە وما كان لنبي أن يغل بۆ هیچ پێغەمبەرێک ڕێگە نەدراوە و ڕەوانە بووە دزی لە ماڵی گشتیدا بکە خیانەت لە ماڵی گشتیدا بکە ومن يغلل هەر کەسێک دزی لە ماڵی گشتیدا بکە یەئتی دەهێنرێتەوە بیما بەو ماڵەی غەلە دزیویەتی یەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا ثم پاشان توفى دەدرێتەوە دەگەیەندرێتەوە بە كل نفس بە هەموو کەسێک
ما كسبت پاداشتی ئەوەی کە کردوێتی چاکت کرد بێ چاکە وەردەگریەوە خراپەت کرد بێ خراپەی وەردەگریەوە وهم لا يظلمون ئەوان هیچ ستەمێکیشیان لێ ناکرێت ئەوجار خوای گەورە پرسیارمان لێ دەکات ئەفەمەن اتبع رضوان هەر کامێک لە خۆمان دەتوانین وەڵام دەینەوە کامیانت پێ ساترە کامیانت دەوێت بەو ڕێیدا بڕۆ خوای گەورە اختیاری داوەتە دەست خۆمان ئەفەمەن اتبع رضوان الله ئایا ئەو کەسەی کە کەوتۆتە شوێن بەدەستهێنانی ڕەزامەندی خوا کەسێک هەیە ئامانجی لە دنیادا تەنها ئەوەی خوا لێ ڕازی بێ هەرچی دەیکا هەرچی دەیڵێ هەرچی هیوایەت و خەیاڵیەتی تەنها لەکن ئەوەیە کە خوا لێ ڕازی بێ وە شتێک کە خوا لێ ڕازی بێ جا ئەگەر بە مردنی خۆشی بێ بەس خوا لێ ڕازی بێ قبوڵیەتی بە سەرفکردنی سەروەت و سامانیشی بێ بەس خوا لێ ڕازی بێ قبوڵیەتی بە لە دەستدانی کەس و کار و نزیکەکانیشت بێ ئەگەر خوا لە ڕازیبوونی تێدا بێت هەر قبوڵتە کەمەن خوا دەفەرمێ وەکو کەسێکە باە کە گەڕابێتەوە لای خوا بەڵام بیسەخەتین تووڕە بێ خوا تووڕەیی بەسەردا ڕژابێ من اللهی لەلایەن خواوە ومەواه جهەنەم شوێنەکەشی دۆزەخ بێ ئەو دوو کەسە وەکو یەکن کەسێک مرد بێ و خوا لێ ڕازی بوو بێ خوای گەورە خست بێتیە بەهەشت ئەوەندە نیعمەتی لەگەڵدا کردبن داواکاری نەما بێت و خواش لە کردەوەکانی ڕازی بوو بێ کەسێکی دیکەش کە دەمرێ تووڕەیی و خەشم و قینی خوای بەسەردا ڕژاوە و بەسەردا دەڕژێ ومەواه جهەنەم شوێنەکەشی دۆزەخە وەکو یەکن دەکرێ ئەو دوانە بەراوردکەین بێگومان نا وەبئس المەصیر خوا دەفەرمێ خراپترین سەرنجام کوێیە دۆزەخ پرسیارە وەکەی پرسیارەکەشمان لێ دەکرێ ئێستا کە زیندووین و هەر کامێکیش لە ئێمە دەتوانیت ئەو کارانە بکەیت کە دەبنە مای ڕەزامەندی خوا کەس ڕێی لێ نەگرتووی هەموو کەس دەتوانێت بکات چەندیش پێکرا خوا ئەوەندە داوات لێ دەکا و دەشکرێ ئینسان بە حەزی خۆی کام شتە خوا ڕقی لێتی خوا پێی ناخۆشە دەکرێت بەو ڕێیدا بڕۆیت وایە ئەویش نەکەس بە تۆ بزی پێت دەکات نەکەسیش ڕێ لێ دەگرێت دنیا شوێنی اختیاریە و هەڵبژاردن و بڕیاردان بەدەست خۆت ئەفەمەن اتبع رضوان الله ئەو کەسەیە ئەو کەسانەی دەکەونە شوێن بەدەستهێنانی ڕەزامەندی خوا کەمەن وەکو کەسێکن کە باە کە گەڕابێتەوە بیسەخەتین بۆ ناو تووڕەیەک من اللهی کە لەلایەن خواوە بڕیاری بۆ دراوە ومەواه جهەنەم و هەروەها شوێنەکەشی دۆزەخە وبئس المەصیر و خراپترین سەرنجامیش کە بۆی بڕیار بدرێ بۆ ئینسان بریتێ لە دۆزەخ خوا پەناماندا جا خوا دەفەرمێ هم ئەوان یعنی کافرەکان و هەروەها ئیماندارەکانیش هەروانە دەڕەجاتون خاوەنی چەندان پلە و پایان لەکن خوای هەم ئەوانەی دەستنە بەهەشتێ دەڵێن بەهەشت چەند پلەیە هەر هەشت سەش دەرگایە و 100 پلەیە نێوانی هەر پلەیەکی بۆ پلەیەکی دیکەوەکو نێوانی ئاسمان و زەوی وایە یعنی ئەو پلەی یەکەمیش هەمووی وەکو یەک نییە بە پێی کردەوەی خۆت جەهەنەمیش هەمووی وەکو یەکە بێگومان نا ئەو کەسەی کە کافرە و خوا پەناماندا هەڵدەدرێتە جەهەنەمێ هەتا خراپەی زۆرتر بن چاتر دەچێتە خوارێ ئینسانی ئیماندار کە دەچێتە بەهەشتێ هەتا چاکەی زۆرتر بن چاتر سەر دەکەوێت بۆ سەرتر خوا بەنسیبمانکە هم ئەوان یعنی هەم ئیماندارەکان کە خوا لێیان ڕازیە هەم ئەوانەی کە خوا لێیان تووڕێ و جێگایان جەهەنەمە دەڕەجاتون چەندان پلەی جیاوازیان بۆ دانراوە لەکوێ عند الله لەکن خوای والله بصير بما يعملون خوای گەورە بەصیر بینایە بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان ئەنجامی دەدەن واضحە ئەو جا دەفەرمێت لقد من الله على المؤمنين سوێن بەخوا بەبێ گومانی من الله يعني چاکەی کرد خوا لەگەڵ چێ على المؤمنين لەگەڵ ئیمانداران إذ بعث فيهم رسولا کاتێک ڕەوانەی کرد لە ناویاندا پێغەمبەرێک لە چێ من ئەنفوسهم لە خۆیان وایە خۆیان یعنی بەشەر بوو مرۆڤ بوو لی تێدەگەیشتن لی حاڵی دەبوون دەیان ناسی ئەو جار یەتلو عەلەیهم ئاياتی دەیخوێندەوە ئەو پێغەمبەرە بەسەریاندا نیشانەکانی خوا ئەو جار وەیوزەکیهم پاکیشی دەکردنەوە لە شرک و کوفر و ڕیا و حەسادەت وەیعەللیمهم الکتاب و هەروەها فێریشی دەکردن چی قورئان پێغەمبەر بەدەمی پیرۆزی خۆی تەمان سەحابەکانی فێری قورئان دەکرد
والحكمة فيري حكمة يعني السنة هاليرا يعني فيري الرباز والسنة خوشي ذكردن وإن كانوا هرسن دأوان من قبل بيشتر بيش أوي پیغمبريان بوبي لفي ضلال المبين لكم رايش رونو أشكرا داب واضحة لقد من الله سوين بخوا شاكي كرت خوا على المؤمنين لقل إيمان داران إذ كاتك بعث فيهم رواني كر لناويان دا رسولا من أنفسهم پیغمبرك لخويان أو پیغمبر إيشي چيا يتلو عليهم آياته دخوينته بسريان دا نشانكاني خوا ويزكي باكيان دكاتو باكر نوي درون يعني للشرك الرياء حسادت ويعلمهم الكتاب فيرشيان دكات قرآن والحكمة حكمة بمعنى السنة ديها فيري السنة والرباز خوشيان دكا وإن كانوا هرچند أوان من قبل بيشتر لفي ضلال المبين لكم رايش يرونو أشكرا دابون هاوانيا أولما أصابتكم مصيبة آية كاتك تشتان دبو مصيبة بلايك أولما آية كاتك كإستا أصابتكم تشتان بو مصيبة بلايك كما بس كشتنو بريندار بونو نارحات بو يعني آوات دنياتان بوليك هاتو تو آوات دلطان بونو خفت دايقرتنو بيتان وايا دنيا ويران بوا خو قد أصبتم مثليها خو إيوا همان نارحاتي وسزاتان توشي بتبرستكان كردبو بيشتر واضحة؟ لا أحد إيمان داران شكستيان خواردو شهيد بون بلا مثالك بيشتر و بتبرستكان همان شكستيان بدستي مسلمانانوا بيني بو بتبرستيش بون إيمانيان بقيامتيش نبو كسي چوشيان دانا دابو هوليان داسي بكن سالي دواتر طولي خويان كنوا إيوا كإستا توشي أو شكستو أو نارحاتي بون بو شکستێک کە بەدەستی ئێوە دروست بووە بەسەر ئەواندا لەبێت خۆتان بردوتەوە یان بۆچی لە جیاتی ئەوەی ناومێد بیر لەوە ناکەنەوە تۆڵە شکستەکەتان بکەنەوە خۆ ئینسان کە شکستی خوار نابێ ناومێد بێ دەبێت بیر بکاتەوە لەوەی چۆن شکستەکەی ڕاستاتەوە یان هۆکاری شکستەکەی چییە ئەوە لەمما ئەصابەتکم موسیبەتون ئایا کاتێک کە تووشی ئێوە بوو ئەی ئیماندارینە موسیبەت و بەڵایەک کە مەبەستی بەڵا و موسیبەتی جەنگی ئوحودە قد أصبتم خو إيوة توشي أوان تانكر مثليها هاو شوي أوا يان دو أوان ده طبعا ها اللي حفتان كشتو حفتاشيان بديل قلت قلتم إيوة قلتان أن هذا أو بلا مصيبته لشوي رابو مان هاد بوشي شكسمان خواردو بوشي شكسمان هوكاري شكستكسيبو قل أتوش بيان بالله أي محمد صلى الله عليه وسلم هو من عند أنفسكم أو شكستل لها خوتان هو هوكاركي خوتان بندنا كم جار سركوت بود إن الله بيقمان خوا على كل شيء قدير بس الهمش تقدا زور بتوانا أولما أصابتكم مصيبة آية كاتك كتشتان بو مصيبة نارحاتيك كقد أصبتم كأيوة توشي أوان تان كردبو لبدر مثليها هاو شوي أوا يا دو أوان دي أوا واش قلتم ايوه ضلين ايوه قلت ان هذا او كارثات نارحتي مصيبه مان بوشي بوهات لشوي رابو مان هات قل هو من عند انفسكم كان بل كارثات نارحتي وشكست هو كاركي خوتانن ان الله على كل شيء قدير بيقمان خوا بسر همش تقدا زور بتوانا صلى الله على سيدنا محمد وعلى اله وصحبه اجمعين